هاوڕێیان نێژام کاتتان باش ئەم بەشەم تەرخان کردو بۆ گفتوگۆ لەگەڵ خانمێکی هونەرمەندە. بەدەر لە هونەر هەندێک راپۆرتیم لەسەر پرسی ئاڵۆزی کۆمەڵ بە زمانی کوردی دیوە گەلێک ڕۆشن دەنووسێ. هەرچەندە لە تەمەنیدا لە هیچ وڵاتێکی ئینگلیزی زمان نەژیاوە، بەڵام نووسینی بە زمانی ئینگلیزی هەمیشە سەرسامم دەکات. هەڵبەت ئەمڕۆ باسی نووسین ناکەین. خانم لا نەجاف نەک تەنیا هونەرمەندە، بەڵکو خۆیشی بە هونەر دەچێ. خانم لا نەجاف بەخێراتی بۆ کەناڵی یوتیوبی ڕێبوار فەتاح. ئەگەرەکرێ پێم بڵێیت ئێستا سەرقاڵی چیت؟ زۆر سپاس. من ماوەی مانگێکە کە کۆتاییم بەگەشتی خوێندنی زانکۆ هێنا لە بەشی سیاسەت و پەیوەندی نێودەوڵەتیەکان. ئێستا خەریکم بە توێژینەوە لەسەر کۆمەڵێک بابەت و لەگەڵ ئەوەشە تێکەڵبوون زیاتر لە دنیای هونەر و خۆم بدۆزمەوە لە تابلۆکانمان. خۆی سیاسەتیش ئەتوانین بڵێن هونەرە، وەکو بەشێک لە هونەرێکی جەنجاڵترە و هونەرێکی پیسترە. هەمیشە لەگەڵ ئەو جەنجاڵیانەی کاتی قۆناخی خوێندنما ئەمویست خۆم لەو پاڵە پۆستۆیە دوور بخەمەوە. هەر لە مناڵیشەوە لە کاتی هەبوونی هەر پاڵە پۆستۆیەکە خۆم بە هونەر سەرقاڵە کرد. ئیتر گرتن لە گۆرانیەک بە خوێندنەوەی شارێک بە یان کێشانی وێنەیەک بێت. کەسی کە هەیە لە خێزانتانە هونەرمەند بێ؟ هەمیشە هەستەکەم کە ئەو بەهرەی تیامایە لەوانێ بەشە کاریگەری خێزانەکەم بە ئیتر پاڵپشتیکردنی ئەوان یاخود هاندانی زیاتری ئەوان بەشێک بوو بێت لەوەی کە من بتوانم ڕۆژ بە ڕۆژ زیاتر جەوهەری خۆم بدۆزمەوە. بەڵام بگشتی کۆی خێزانەکە بەڵێ کەسی دەستڕەنگیری تایە لە کاری دەستیە، لە کاری وێنەیە، لە نووسینە، لە زۆر بابەتی تری هونەریە. ئێوە کاریگەری تیانە کە ئێوە دەستە خوشکێکی زۆرن؟ زۆر جار وە یەکتری زیاتر هەن ئەین کاتێک ئەو کارێکی دەستی ئەکات ئەو شتێک ئەنووسە من تابلۆیەک ئەکێشم ئاوەکو بڵێ کارێکی دەستە جەمعی ئەبەبەیەکەوە کۆمەڵی گوزەی ئەرێنی ئەین بەیە کە قسەی باش وە زیاتر وەسفی کارەکانی یەکترەکەین. حەزەکەم پێم بڵێ تۆ چ جۆرە هونەرێک دافرێنی؟ دیارە من هونەری هەم زۆر دیوە و زۆریش سێرم کردەوە سەرسامیشم پێی، بەڵام حەزەکەم لە خۆتی بیستم ئەمە چ جۆرە هونەرێکە؟ من هەر لە ماڵی زۆر لاسایی بەرهەمەکانی هونەرمەندە گەورەکانم ئەکردەوە، ئیتر لە پۆرترێت بە یاخود لە کێشانیانەیەکی سروشتیا بێت. بەڵام کە زیاتر تەمەنم کرد زیاتر حەزم بە کارەکانی پابلۆ پیکاسۆ ئەکرد و لەگەڵ ئەو شاوەک ژنە کاریگەری فریدام لەسەر بوو کە زۆر جار وێنەی پۆرترێتەکانی خۆیم ئەبینی. زۆر جار ڕۆیشتم لاساییم ئەکردەوە، بەڵام ئەوە بوو کە خۆم تیانە ئەدۆزیەوە، نەم ئەتوانی هەستەکانی خۆم دەربڕم یاخود نەم ئەتوانیت خەمگینیەکانم دڵخۆشیەکانم ئەو پاڵە پۆستانەی لەسەرمە من لە کانڤاسێکی سپیا جێ بکەمەوە. وەکو ئەوەی ئێستا ئەوەیە کە من زۆر حەز بەکاری تێکەڵکردنی ئەندازە ئەەکەم، ئەوەی کە بەدوایە ئەچم بەشێکە لە قوتابخانەی کوێبیزم. خۆی ڕوتەکە زیاتر هەتا لە کوردستانیش کەسانێکی سادە یان کەسانێک کە حەز بەم جۆرە هونەرە ناکەن زیاتر حەز بە تابلۆی دەقاودەق ئەکەن. دەقاودەق وێنەی سروش بێت، دەقاودەق وێنەی تۆ بێ، وێنەی پۆرترێتێکی تۆ بێ، وێنەی من بێ، وێنەی مناڵێک بێ، حەز بەم جۆرە هونەرە ئەکەن. هەمیشە ڕەخنی ئەو ئەکەن ئەم هەموو تێکەڵکردنە چیە، ئەم هەموو ئاڵۆزە و خۆت دەی تێ ئەگەیت ئەمە مانای چییە. یەکسەر پەنا بۆ ئەم شتانە ئەبەن، بەڵام ئەمە ساردی نەکردومەتەوە لەبەرەوەی من لەم 2 ساڵەی دواییدا کە ئەوەنەی خۆم لەم جۆرە تابلۆیە بینیەوە، لەو جۆرەوەنە کێشانە بینیەوە، بە درێژایی تەمەنما خۆم لە تەقلیدکردنەوە یاخود دووبارە جوینەوەی بەرهەمەکانی ترا نەبینێتەوە. من سەری وێنەکانی تۆکەم، سەری تابلۆکانی تۆکەم زۆر گەرمت ڕەنگەکان. ئایاوە کاریگەری کوردستانەوە گەرمن یان کاریگەری هونەرمەندێکی جیهانیە لەسەر تۆ؟ خۆی زۆر جەرکە سەری ئەو بەرهەمانە ئەەکەم کە شوەیەکی ئەندازەی زیاتریان تایە کە کوبیزمن ڕەنگی زۆر گەرم بەکارێنەوە. زۆر جار تێبینی ئەەکەم تەنها ڕەنگە سەرەکیەکان بەکارێن،
خۆشم هەر لە ماڵی و حەزم لە ئەو ڕەنگانە بوو کە زۆر گەرم بوون بە تایبەتی تێکەڵکردنی شینێکی زۆر تۆخ لەگەڵ زەرد لەگەڵ بەکارهێنانی سوور زۆر جار کە وێنەی سروشتم ئەکێشا کەشی زۆر دڵم بۆ تەنگە بوو کە شینەکەم لەگەڵ سپێکە تێکەڵە کرد و کاڵم ئەکردو بۆی ڕەنگی ئاسمان دروست بکەم نا حەزمە کرد هەر ڕەنگەکان تۆخ بوونە لەوانین دڵگەرمی خۆم بێ بۆ هونەرکەم ڕەنگە گەرمانە هەڵە بژێرم و بۆ چاویش خۆم زیاتر سەرنجم ئەچێتە سەر ئەم تابلۆیانەی کە ڕەنگی زیاتر تیا بەکاریە وەک ئەو تابلۆیانەی کەماتن زۆر ڕەنگی خاکی تیا بەکارێت یاخود زۆر خۆڵەمێشین هەتا لە گالەریەکان کە سەردانیان ئەەکەم زیاتر چاوم بۆ ئەو تابلۆیانە ئەچێت کە ڕەنگی تێری تیا بەکاریە باسیەوەت کرد گوتە زۆر کەس حەزەکە تابلۆی ببینێ کە لە شتیە بچیە لە ژیانە دیبێتی بەڵام ئایا پێویستەکە هەونەر پەیوەندی بە ژیانەوە هەبێ بە بڕوای من کە زۆر جار نامەوێ وەکو بڵێ ڕوونکردنەوە بۆ ئەم کەسانە بم لەبەر ئەوەی چاویان بە کۆمەڵێک شت ڕاهاتووە نانوێت لەم سنوورە دەربچن بەڵام ئەگەر تێ بگەن هونەر سنووری نییە کۆمەڵێک کار بەرز ئەنرخێنن هەر لەبەر ئەوەیە کە زۆر جاریش لە هونەرمەندەکارمان گلەی ئەوە ئەکەن کە خەڵک کەمتر سەردانیانەکەن لەبەرەوەی لاوانەیە هێشتا نەیانتوانی بە سنوورەکانی هونەر تێبگەن سنوورەکانی هونەر تێپەڕێنن یاخود ئاشنا ببن بە کۆمەڵێک بەرهەمی هونەرمەندی بەناوبانگ هونەرمەندە گیانیەکان یاخود مانگانە سەردانی پێشەنگایەک بکەن سەردانی گالەریەک بکەن بۆ ئەوی وێنە ببینن یاخود لێ بکۆڵنەوە هەمیشە حەزیان بووە لەوەی کە دەقادەق شتەکان ببینن شتەکان بە سادەی ببینن من زۆر جار لە فێرگا یاخود لە زانکۆڕ و بەڕووی ئەوە ئەبوومەوە کە مادەم تۆ ئەڵەی ئەزانم ڕسم بکەم و لەگەڵ هونەرە ئاشنایەتیم هەیە ئەتوانی ڕسمێکی من بکەی منشمە و تۆ سمارتفۆنێک لە دەستە ئەتوانی ڕسمێکی خۆ بگیری ئەتوانی سەڵفیەک بگری و ئێستا لەگەڵ ئەوەشە کە زۆر جار شتێکی تر ئاماژە پێەکەن ئەڵان داواکارێکم هەیە تابلۆکەوە بێت ئەگەر شوی ئەبستراکتیش بە ئەمە بە ئەڵم زۆر باشە ئێستا لە سەردەمی ژیری دەستکردین ئەتوانی دا لە ئای بکەی بڵێ بم شو بۆم دروستکە و دواتر پرنتی کەیت تۆ ئەبێت کات و وزە و ئەو هەستەی هونەرمەند وەربگریت کە لە تابلۆیەکە شوێنی کردوێتەوە بوون منە هونەرمەندە بە ناوبانگەکانی پێشتر مۆنالیزا نەهاتووە بە لێناردۆ داڤینشی بڵێ ئاوام دروستم کە و من ئەوستم و بم شێوەیە زەردەخەنەکەم وا دەرخە و شێوەی چاوم وا دەربخا بەڵکو زهنی هونەرمەندەکانە کەوتۆتە سەر پەڕەیەکی سپی کەوتۆتە سەر خامێکی سپی ئەوان توانیوانە ئەم بەرهەمە مەزنا بخۆڵقێنن لەگەڵ ئەوەشە بۆ بەستی بازرگانی دەستکەوتنی پۆل ئاساییە تۆ گوێ لە خواستی داواکاریەکان وەربگریت بەڵام گۆی من هەمیانم زۆر زۆر خۆشە تابلۆکانم زۆر جارکە دانێگە بەخشم بە کەسێک کە خۆی حەزی پێەکات داواکاری وەرناگرم ئەمەشتۆمان خۆشە لانەخان شتە زۆر هەروژان یەکێ لەوانە کە جێیس هەمیشەجی سەرنجی منە نازانم مەگە وەڵامی هەبیان نەیویە ئێستا بڵین ئارتفیشەل ئینتەلەجنس یا ژیری مرۆ کرد کە من پێی دەڵێم ئایا ئەوە جۆرێک ئەڵەنگاری بۆ ئێمە دروست نەکردووە بە تایبەتی بۆ هونەرمەند بۆ هونەرمەند لەوانەیە بە جۆرێک لە جۆرەکان من بیرۆکەیەکی بەمە کە لە نێو مشکمان گەڵاڵە ئەبە و زۆر جار خۆم کە بیرۆکێک لە مشکمان گەڵاڵە ئەبێت لەم چەمانگەی ڕابردووە بە ئەڵام بەڵام قەت ئەو شتە ناخڵقێنێت لەوانەیە لە داهاتووە بتوانێت شتی تر بخڵقێنێت بەڵام کە تۆ دەست لە تابلۆکە ئەدەیت تۆ هەست بە زبریەک ئەەکەیت هەست بە شوێنی مانەوەی فۆڵچەکە ئەەکەی هەست بە کۆمەڵێک شتەکەیت کە کات نیشان ئاات بە زۆر جار کە تۆز ئەنیشە لەسەر تابلۆکانی کە پاکی ئەەکەیتەوە شوێنی مانەوەی فڵچەکانی زۆر جار پەنجەیەکت بەئەکەوێت هەموو ئەمانە کۆمەڵێک کاتی ئەو کەسە دائەنێت کە لەسەری ئەمێنێتەوە شوێن پەنجەی هونەرمەندەکەی لەسەر ئەمێنێتەوە بۆیە ناتوان بڵام بن نزیکانە ئاڵنگاریەکی گەورە بێ بۆ هونەرمەندەکان بەڵام لەگەڵ ئەوەش ئەتوانی سوودی لێوەربگریت بە جۆرەها شێواز ئەم پێم وایە پشکەوتنێکی زۆر مەزنە و خۆشحاڵم لەم سەردەمەیە بووە بۆ منجێ سەرنج بوو دوو خاڵ زۆر گرنگیشانەوە بووکە تەنانەت ژیری مرۆ کردیش پێویستی بەوەیە کە تۆ هەست و سۆزی خۆتی بیتێ
بە تەنیایکی پێ ناکرێت. خاڵی دووەمیشیان ئەوە بوو کە جێگەی هونەرمەند ناگرێتەوە، جێگەی تابلۆی دەست ناگرێتەوە، چونکە تابلۆ جۆرێک لە بوونی هەیە لە ژیانە، تۆ توانی دەستی تێەوە بی وەکەوە نییە لەسەر کۆمپیوتەرێ دروستی بکەیت و پرینتی بکەیت. ئەو پرینتە ئەوە نییە کە تۆتەوێت. حەزەکەم بچم بۆ شتێکی تر. هونەر بۆ تۆ چیە گەینێت؟ بۆ خۆ سەرقاڵ کردووە و ئەمە ڕەنگە تێکڵاوەکەیت شێوازە ئەندازیاریە کێشیت؟ لەوانەیە زۆر هێمنی کردبمەوە لە زۆر شتا لەم هەموو جنجاڵیە لەم زۆر بیرکردنەوەنا من بەشێک لە هاوڕێکانم زۆر جا پەیوەندیم پێ ئەکەن ئەڵێن کە زۆر بیرەکەینەوە، یعنی وەکو بڵێ زیاد لە پێویست بیرەکەنەوە، پێیان ئەڵم بینوسرەوە ئەڵێ ناتوانم، پێیان ئەڵم شتێک بێنە بیکە ئاوا ئەم زۆر یارمەتی دەریدا. یعنی بۆ گەنج بە تایبەتی لە ئێستا کە کۆمەڵێک فشار هەیە ئەگەر بینە سەر وەگەی کەوتم دەرچووی سیاسەتیشم کە ئەبینیت گەنج کۆمەڵە دەرگای لێ داخراوە، کۆمەڵێک گەشتبینی لێ گیراوە، کۆمەڵێک ئەو دیوی تونێلەکانی شداری کراون و ڕووناکێکی لێ نابینێ، کۆمەڵێک پاڵەپۆستۆی لەسرە کە زۆر جار ئەبێ ڕێگایەک بدۆزێتەوە خۆی لەم پاڵەپۆستۆ کۆمەڵایەتی و کولتوری و سیاسی و ئابوووریە نەجات باچ لە ڕێگەی وەرزشتکردن بێ یان لە ڕێگەی هونەرەوە بێت. بۆ ئەمجی لە هەست دەکەم ئەو گەشتبینیەم هەیە کە بە جۆرێک لە جۆرەکان خۆمان لە کۆمەڵێک شت ئەجزینەوە لە ڕێگایەکی تر لە دەرچەیەکی تر بۆی دێینەوە. ئەوەیە کە وەکو جیلی ڕابردوو کە بەداخەو پێکدادانێکی زۆرمان هەیە، ئەوەی کەمیشە شتەکان ئەڵێنەوە گلەی ئەکانیان بە جۆرێک لە جۆرەکان بۆڵەیانە، بەڵام من وەکەوەی ئەبینم کە لێنەوە هاوڕێکانمان هاوپۆلەکانم هاوکارەکانم ئەوەی کەممان خۆمان بە شتێک سەرقاڵەکەین تر بنووسین بێ بە وەنەکێشان بێت یاخود بە وەرزش بێ. بۆ منی شەر هونەر ئەو دەرچەیە کە ڕۆژانە ڕزگارم ئەکە لە کۆمەڵێک پاڵەپەستۆ، ڕزگارم ئەکە لەوەی کە زیاد لە پێویست بیر بکەمەوە لەسەر کۆمەڵێ بابەتی ڕۆژانە، لەسەر کۆمەڵێک لەو بربەستانەی کە یەنە پێش گەنج لەم ڕۆی کوردستانە. ئەوە لایانی خۆ بوو. بۆ لایانی دووهەمیان یا بۆ جەمسەری دووهەمیان ئەتەوێت چی بە هەواداری خۆ بڵێیت؟ من هەمیشە پێم وتونە کاتێکە حەزیان بە وێنەکانی من بوونەوە وتوم ئەمانە هیچ دەلالەت ناکەن لە ساتە خۆشەکانی من هیچ کاتێک وێنە ناکێشم لە کاتێک ئەوەی کە دڵخۆش بم، لە کاتێکە کە ماتە بم، لە کاتێکە کە ئیتر بمەوێت بخەوم یان بمەوێ بە جۆرێکی تر ئەم بە شوەیەک ناگاتە حاڵەتی خام، بە شوەیەک بڵێ وەکو ئەوی ئەچیتە حاڵەتێکی تەمەڵیەوە پێیانەڵێم کە ئەمە دیڕاستی تابلۆکانمە، هەر وەکو ئەوەیە کە بڵێم ئەمە بەشێکە و ئەگەر لەلات جوانە ئەمە یەکە هەیە نەک ئەوەیە کە تۆ گۆڕانکاریکی تیا بکەم. لەبەرەوە لە کاتێکە خوڵقاوە هونەرمەندەکە بە قۆناغێکە ڕۆیشتووە کە ویستێتی خۆی ڕزگارکە، ینی زۆر ڕزگارکردن بۆ لە گوشاری ژیان، لە گوشاری کار، لە گوشاری کۆمەڵ. ئەگەر دەروون شیکاری بۆ کۆمەڵێک لە تابلۆ جیهانیەکان بکەین ئەم شتە ئەبینی لە زۆربەی هونەرمەندەکانە خۆ دزینەوە لە کۆمەڵێک گوشاری ژیان. بە بۆچوونی تۆ ئەم کارە هۆنەری ئێوە کاریگەری هەیە لەسەر کۆمەڵ بەگشتی، دیارە تۆ بە تەنیا نیت، مەبەسم وەیە ئەگەر هەموو کاری هونەری کۆ بکەیتەوە کاریگەری هەیە لە گۆڕانکاری ئەرێنی یان وەکی تر لەسەر کۆمەڵ؟ بۆ بڕوام هەموو کاتمەر کاریگەریەکی ئەرێنی هەیە، تەنانەت ئێستا کۆمەڵێک چالاکان لە دنیا پیابوونە لە ڕێگەی هونەرەوە پەیامەکانی خۆیان ئەگەێنن. بۆ نمونە ئەگەر بکرێ من ڕوبەڕووی دیاردەیەکی کۆمەڵایەتی یاخ نورمێکی کۆمەڵایەتی و کولتوری ببمەوە و لە بەشێک لە تابلۆکانمە ئاماژەم پێیاوە زۆر جارکە کاریگەریت و دوتیژی ژنانیا خۆت کولتورێکی پیا و سالاری هەبوو لە تابلۆکانمان ڕەنگی داوەتەوە دامناوە و بەشداری پێشنگاکانم کردو بوون من لە 16 ڕۆژی چالاکی نێشتنی توندوتیژی دش بە ژنان و خەزان ئاماژم بۆ کردووە کە من ئەم تابلۆیانم گزارشتە لەم بابەتە یاخود لە ڕۆژی ژنانە بە هەماشەوە، یعنی کۆمەڵێک بابەت هەیە کە تشکم خستوونەتە سەر
بەڵام لە بەشێکی تراک ئێستا ئەمە بێت گەنج بناسێنم لە تابلۆکانم ڕنگ باتەوە و زۆر جار بۆ مامۆستابیانیەکانی زانکۆم باس ئەکرد گەنجی کوردستان ئەمە بربەستەکان و ئەمە دەرفەتەکانی بەردەمیەتی ئەیت چۆن ئەتوانی مەسەن لە ڕێگەی نووسینێکە ئاماژێ پێ من تابلۆیەکی خۆمم نیشانەیە ئەمە بم شێوازەیە لەوانێمە تەنها من نەبم گروپێک لە خەڵک بن وێنیان ئەگەر زۆر جار لای خۆیان ئەیان پاراست ئەوان شتیان لەسەر ئەنووسی ئەوان بۆ بەکاری ئەن ئەهێنا بۆ کۆمەڵێک گوتار و ئارتیکلی خۆیان کە پێم وایە لە هەموو حاڵەتێکە هونەر کاریگەری گەوری خۆیە کاریگەری ئەرێنی خۆی هەیە لەوانەیە من بەشێکی زۆر زۆر بچووک بە کاریگەریەکی بچووکی هەبێت بەڵام لەگەڵاوەشا کە دوجار کە تاڵ ئەبێ خۆم سەیری ئەەکەمەوە یان ئەو کەسانی کە حەزی پێ ئەەکەن دڵخۆشم کە ئەو دووبارە کاریگەریەکی باشە لەسەر ژیانی تاکێک لەم کۆمەلگایە هەڵبەت هونەرمەند خۆشی یەکێکە لە کۆمەڵ ئەگەر من هەمیشە ئاڵێم ئەگەر ئەو چالاکی من بتوانێت خودی خۆم بگۆڕێ و کەسی کە نەگۆڕێ من بە سەرکەوتوی زانم ئەگەر لە تابلۆیەکی تۆ بڕوانم ئایا هیچ چیرۆکێکی لە پشتەوەیە بۆ نمونە ئەوەی ئێستا لەسەر مۆنیتەرەکە پیشانم داوە دەتوانی چیرۆکی و تابلۆیم پێ بڵیت تەبەن ئەمە ماوەیەک بوو کە زۆر جار خۆ بندەکەیت تونجی ئاسوودەی خۆتە ئەمێنیتەوە کە ئەمێنیتەوە زۆر ئاسوودە ئەبیت بەڵام کە دەرچی لەم کونجی ئاسوودەی خۆتە بەچەند چاوێک سەیری ڕوتەکانی ژیانەکەی زیاتر ئاشنا ئەبیت وەکو بەس زۆر جار کە دەرەچی لەو کونجی ئاسوودەی خۆتە وەکو بڵێ سرد گێژ ئەخوا زوو بێزارە بیت لە کۆمەڵێک مامەڵەی مرۆڤ لە کۆمەڵێک شت اینجا زۆر شت کە نیشانم داوە زۆر جار بۆ کۆمەڵێک ڕووداویشیان چاومان زۆر زیاد گەشەکەینەوە بۆ ئەوەی بە تایبەتی ئەو شتانی کە نەرێنین زیاد لە پێویست چاومان گەشەکەینەوە و زۆر تشتی ئەخەینە سەر و بۆ کۆمەڵێک شتی بچووک و ئەرێنی و زۆر جار بڵێن شتی گەورەش چاومم چووکەکەینەوە و بە کەمتر ئەیان بینین کەمتر دەستکەوتەکانمان ئەبینین بەڵام لەوانێ شکستێک تەواوی تابلۆکە بگرێ و تابلۆی ژیانت بگرێ و سەرنجت لەسەر ئەو بەشە بمێنێتەوە یعنی ڕاستە لە من لە تابلۆکانی توە چاو زۆر گەشت ببینم وا بزانم ئەو سەرنجەم لای ڕێبار سەعیدی ژەیە ڕێبار سەعیدی هاوڕێم ئەویش لە تابلۆکانی هەمیشە چاو ڕۆڵێکی تایبەتی هەیە لای تۆش هەمانشت هیچ سەرنجێک تێ لەسەرەوە من کە سەیری ئەو بەرهەمانەمە کە سەیری تابلۆکانمە کرد کە سەربەڕۆتی کوبیزم بوون هەمیشتە بینی کۆمەڵێک ئەومە کرد کە دووبارە مرۆڤ کێشراوەتەوە بەڵام بە شێوەیەکی ئەندازی بە شێوەیەکی سربەخۆ کێشراوەتەوە بە شێوەیەکی ڕەنگاوڕەنگ کێشراوەتەوە و بە تایبەتی تەنانە دەتوانی ئەگەر زیات لە تابلۆکانە وربیتۆ تەواوی جستە ئەبینیت لە چاو لە لێ و لە لوت و دەموچاو بەڵام بە شێوەیەکی ئەندازەی کێشراونەتەوە و شتێک کە تێیدا زۆر زۆر سەرنجی ئەخەمە سەر چاوە لە ڕێگەی چاو زۆر شت ئەوەترێت زۆر جار چاوەکان کەس ئەەکەمەوە ماتیان دەرەخەم زۆر جار چاوەکان گەشتر دەرەخەم ئەگەر بمێ پێیان زیاتر ئەرێنی بدەم بۆ نمونە بەشێکی لەوانەی کە ڕەسمی ئافرەت بەشەوە ئەندازی و سەر بەخۆیەکەی ئەکێشمەوە ئەوەیە کە زۆر جار چاوەکان مات دەرەخەم ڕەنگێکی ماتی پرسەقاڵی بەرەو مەغریبی بۆ دائەنێ لەو شتە تێگەیشتم کە لەسەر بوردەی بەشێک لە ژنان کاتی دەمەوە عەسر کە ڕۆژەکەی تەواو کردووە کارەکانی ناوماڵی تەواو کردووە و لە کورداریشدا ئەم شتە هەیە زۆر جار ئەیبینم کە لەبەر دەرگادانیشن ئیتر لەگەڵ ڕاستەکان باس خواست ئاڵوگۆڕەکەن هەمیشە باس ئەوکەن ئەگەر دەمە و ئەسران ئەم دانیشتیان نەبێت دڵیان ئەکوشرێ لەبەرەوەی تر هاوژنەکانیان لە دەرەوەن خەریکی کارن مناڵەکانیان لەم کاتەیە خەریکی یارین زۆر جە چاوەکانی چاویژنەکان بەرەو مەخریب ئەیکێشم بەرەو خۆر ئاوابوون ئەیکێشم ئەم بوو لەم تیا بەکارهێناوە ئێستا من کە سەیری تۆکەم بەو جۆری خۆگۆڕیەوە بەو جۆری گفتوگۆکەی لە واسیلەیەکی لە تابلۆکان تەواتبیتە دەرەوە ئەو ڕەنگە گەشانەی کە هەتا ئەتوانم تا بڵێم تا ڕادەیەکی زۆریش
بۆ خۆت وەکو شێوازێکی ئەندازیاری کێشراوە؟ هەمیشە حەزم لە ڕنگ بووە و بە تایبەت کە لە پرسەکانە ئەو کاتێک کە جەنگی داعشش ڕوویە من تازە تەمەنم چرۆیەک تاز لە تەمەنی 13 بۆ 14 ساڵی بووم لە دەوروبەرەکەمە زۆر شتی ڕەش و سپیم ئەبینی یان لە فێرگا زۆر شتی ڕەش و سپیم ئەبینیت لە ژنانە زۆر جار جلی ڕەش عەبای ڕەش و جلی کوردی ڕەشم ئەبینی یان کە ئەگەشتنە تەمەنێکی دیاریکرا خۆیان ئەبەستەوە بە ڕەنگی ڕەش وام لێ هاتووە کە ڕەنگاو ڕەنگ بۆ من ژیان بێت تەنانەت لە زستانە هاوڕەکانم ڕخنێون لێ ئەگرن بم زستانەت و ئەم ڕەنگە ئاشین و زەرد و ئەم تێکەڵکردنە چییە لە زستانە ئەبێ ڕەش و ڕەساسی و سپی لە بەرکەی ئەڵەم نا بۆی هەن زیاتر گەشتبین بم زیاترەوەی هونەری تر دەرکەوم هەموو ڕەنگەکان بەکارێنم هەموو ڕەنگەکان لە کۆتاییان لە ڕەشتاوەکو سپی بناوەندی ئەگەر ڕەساسی بێ و جوانترین ڕەنگیش بەلامەوە کە خۆم زۆر کاریگەری لەسەرمە لە برەوەی لەسەر زەوین و شەوەی ئەندازەی زەوی تێکەڵبوونی شین و سەوز وەتۆزە سپی زۆر زۆر خۆشم پێ ئەبەخشێ. لانەخان من زۆر سوپاسی تۆکەم کە لەم بەشار لەگەڵمانە بوویت دیارە ڕاز و نیازمان زۆر زۆرە بەڵام ئەویان هەڵبین بۆ کاتێکیکە زۆر من دنیاک خۆشحاڵ بووم. سپاس دەکەم سپاسی تایبەتم بۆ لانەخان لانەجاف و سوپاسی ئەوەش دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون هەتاکو بەشێکی دیکە ئارام و کامەران بن.